لەبەرەوەی حکوومەت نەیتوانیەوە وەک پێویست خزمەتی شار و شارۆچکە و گوند و دێهاتەکان بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو ئەرکەی گرتۆتە ئەستۆی خۆی دوای ئەوەی کە ڕەفعەت عەبدوڵڵا جێگری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی ئەم گوندە دەکات. داواکاری خەڵکی گوندەکە ئەوەیە کە ئەم گەڕک و کۆڵانانەی گوندەکە قیر بکرێن، ئەویش با بڵێن بڕیار دەدات کە بۆیان قیر بکرێن. لەگەڵ قوبا تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت گفتوگۆ دەکەن بۆ ئەوەی کێشەی ئەم گوندی قەمچوغەیە چارەسەر بکرێت. ئەوەی کە دەیبینن ئێستا قیرکردنی گوندەکەیە کە با بڵێن بە هەوڵی قوبا تاڵەبانی و لەسەر ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستان گەڕک و کۆڵانەکانی گوندەکە قیر دەکرێن. ئەمە بۆ تەمای دڵخۆشی هاوڵاتیانی گوندەکەش لەبەرەوەی خۆت دەزانی بە زستانان قوڕ و چڵپا و بە هاوینانی شتەپ و تۆز و خۆڵێکی زۆر خەڵکەکەی بێزار و نیگەران کردبوو، بۆیە ئەمڕۆ ئیشەکە جێبەجێ دەکرێت. جا من هەم قایمی دوکانم لەلایە هەم لێپرسراوی کۆمیتەی دوکانیش دەمەوێت لەگەڵ ئەوان گفتوگویە بکەم. کاک سیروان، پرۆژەکە چۆن بەڕێوە دەچێت؟ هەموو گوندەکە دەکرێت بای چەندە؟ سڵاو لێوە لە بینەرانی کورسات. سەرەتا من سوپاسی یەکێتی نیشتیمانی کوردستانەکەم و سوپاسی کاک ڕەفعەت و بە هەوڵەکانی بەڕێز کاقوبات ئەم پرۆژە ئێستا لە بواری جێبەجێکردنایە. ئێمە دوای ساڵانێکی زۆر لە چەندی پلان و پرۆژەی کاری حکوومەتە هەوڵماندا بۆی ئەم خزمەتگوزاریە پێشکەش بە گوندی قەمچوغە بکەین، بەڵام بەوەی ئەو بارودۆخەدارایە و ئەو نادادەی کە لە هەرێمی کوردستان هەیە نەتوانراوە جێبەجێ بکرێت. و دوای هەوڵەکانمان لەگەڵ بەرادەرانی بازنەی دوکان و سەردانی بەڕێز کاک ڕەفعەت عەبدوڵڵا جێگری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان و لەسەر ڕاستپەردەی کاک قوبا تاڵەبانی ڕەزامەندی درا لەسەر سەرفکردنی بڕی 300 ملیۆن دینار بۆ قیرتاوکردنی بەشێکی سەرەکی کۆڵانەکانی گوندی قەمچوغە و ئەتوانم بڵێم پرۆژەکە زیاتر لە 750 ملیۆن دینار کولفەیەتی لەبەرەوەی ئەو مەکایەن و وەسایلانی کە هەیە هەمووی دام و دەستگاکانی خۆمانە هەوڵمانداوە بە کەمترین کولفە زۆرترین قیر بۆ دانیشتوانی گوندی قەمچوغە بکەین. خۆتان زانن گوندی قەمچوغە زیاتر لە 850 ماڵ زیاترە بێت و جگەلەوەی هاوڵاتی ئاسایی ئەمن بەشێکن لە خەڵکە تێکۆشەرەکەی کە خەباتیان کردو تێکۆشانیان کردو لە پێناوی دروستبوونی ئەم حکوومەتە و ئەم کیانەی کە هەیە، بەڵام وەکو پێویست لە ڕابردوو ئاوڕێنێنە دراوەتەوە. ئێمە بەڵێنان پێدەین ئەمە هەنگاوی یەکەمانە بێ، ئینشەڵڵا ئەو بەشەی کەماوەتەوە لە ئایندەیەکی نزیکە لە پلانی داهاتووی حکوومەتە هەوڵەدەین بۆی توانی جێبەجێکین سەرجەمی کۆڵانەکانی قەزای دوکان و گوندی قەمچوغەش قیرتاو بکەین. سپاس دەکەم. هێڤی دەمەوێت لەگەڵ کاک عوبێد مامڕەسۆڵیش قسە بکەم، ئەو بەرپرسی کۆمیتەی دوکانە ئەویش ڕۆڵی هەبووە. کاک عوبێد، ئەم ئیشی حکوومەتی هەرێمە بیکات، بۆچی ئێوە هەساون بە قیرکردنی ئەم کۆڵانانەی ئەم گوندە و یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە جێبەجێ دەکات؟ زۆر سوپاس. لە پێشەوە دەمەوێت سوپاسی سەرۆک بافڵ بکەم کە ئێمەی کادرانی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاست باردووە کە هەرچی ئێمە خزمەتکردنی هاوڵاتیانی سنوورەکانی خۆمان بێ. هەڵبەتە گوندی قەمچوغە یەکێکە لە گوندە گەورەکانی قەزای دوکان. ئەم گوندە گوندێکی شۆڕژگێر و قارەمانن، قوربانێکی یەکجار زۆریان بۆ شۆڕش و بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆ کوردایەتی داوە. ئەم گوندە زیاتر لە 1000 ماڵ تێیدا نیشتەجێ، بەداخەوە دەیان ساڵە مەدام و دەستگاکانی قەزای دوکان بەڕێز قایمی دوکان سەرۆکایەتی شارەوانی دوکان فەرمانگە پەیوەندیدارەکان لە هەوڵی بەردەوامدان بۆ ئەوەی بتوانن پرۆژەی خزمەتگوزاری بگەێنە گوندی قەمچوغەی خۆشەویست، بەڵام تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەند نەبووە بۆ ئەوەی پرۆژەی خزمەتگوزاری تێدا جێبەجێ بکرا. دوای ئەوەی خەڵکی گوندە خۆشەویستەکەی قەمچوغە لە حکوومەتی هەرێمی کوردستان ناومێد بوون، بۆیە پەنایان هێنایە بەر یەکێتی نیشتیمانی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستانیش باوەشی بۆ خەڵکەکەی خۆی کردەوە. ئێمە لە ڕێگای کاک ڕەفعەت عەبدوڵڵا جێگری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان داوای خەڵکی بە شەرەفی گوندی قەمچوغەمان گەیاندە یەکێتی نیشتیمانی کوردستان. جەنابی کاک ڕەفعەت لەگەڵ کاک قوبات پەیوەندی گرت. خۆشبەختانە ئەنجامی ئەم پەیوەندیگرتنە ئەم پرۆژە جوانەی لێکەوتەوە کە ئێستا بۆ گوندی قەمچوغە جێبەجێ دەکرێت. ئەم پرۆژەیە لەسەر بودجەی ئیدارەی گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر داواکاری کاک ڕەفعەت عەبدوڵڵا بە ئاگاداری جەنابی کاک قوبات تاڵەبانی جێبەجێ دەکرێت. لێرەوە ئێمە وەکو کۆمیتەی ڕێخستنی دوکان
وەکو خەڵکی ناوچەی دوکان بە شێوەیەکی گشتی سوپاس و پێزانینی تایبەتی خۆمان ئاراستەی کاک ڕەفات عەبدوڵڵا جێگیری سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان، جەنابی کاک قوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سوپاسی تایبەتمان بۆ سەرۆک بافڵ کە ئێمەی وا پەروەردە کردووە کە هەمیشە لە خزمەتی خەڵک و جەماوەرەکەی خۆمان دابین. سوپاس بۆ هەموو دام و دەستگاکانی یەکێتی نیشتیمانی کوردستان. لێرەشەوە دەمەوێت سوپاسێکی تایبەتی کاک سیروان قایمقامی قەزای دوکان، کاک سەرۆر سەرۆکی شارەوانی دوکان، فەرمانگەی ئاوی دوکان، هەموو ئەو فەرمانگانەی کە لەم پرۆژەیەدا هەماهەنگ و هاوکارن، چونکە ئەم پرۆژەیە بە هەماهەنگی و هاوکاری ئەوانیش جێبەجێ دەکرێت. دەتوانم بڵێم بە ئالیەت و کەرەستە و هەموو ئەو کەرەستانی کە هەیەە خستویانتە خزمەتی ئەم پرۆژەیەوە لەسەر بودجەی ئیداری گشتی دەتوانم بڵێم پرۆژەکە جگە لەو 300 میلیۆنە کولفەکەی بەرز دەبێتەوە بۆ 2 هێندە و زیاتریش. لێرەوە پیرۆزبایی گەرمی خۆمان وەکو کۆمیتێ ڕێخستنی دوکان ئاراستەی هەموو دانیشتوانی گوندی قەمچوقەی خۆشەویست دەکەین. ئەم گوندە شایستەی زۆر لەوە زیاترە بۆی بکرێ. زۆر سپاس بۆ هەوڵ و ماندووبوونی هەموو لایەک، جاریشتر بۆ سپاس بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، سپاس بۆ سەرۆک بافەڵ. هێڤی ئەوەی کە دەیبینی و بیستیشت لە قسەی ئەوان بە هەوڵ و ماندووبوونی زۆری لایەنە ئیداریەکان کۆمیتەی دوکان بووە کە توانراوە خزمەتێکی ئەم خەڵکە تێکۆشەرەی گوندی قەمچوقە بکرێت. ڕۆژەکە بۆتە جێگەی خۆشحاڵی بۆ ئەوان لەبەرەوەی ساڵانێکی زۆرە لەو زەحمەتیەدا دەژین و نیگەرانیشن لەوەی کە حکوومەت نەیتوانیوە خزمەتیان بکات و با بڵێن جیاوازی زۆر لە نێوان گوندێکی ئێرە و گوندێکی ئەولا دەکرێت. بەڵام ئەوەی کە هەیە بۆتە جێگەی خۆشحاڵیان پرۆژەکە لە ئێستاوە دەستی پێکردو بەشێکی زۆری گەڕک و کۆڵانەکانی ئەم گوندە قیرتاو دەکرێن. گوندەکە گوندێکی گەورەیە لە سنووری قەزای دوکان وەکو میوانەکانیشم باسییان کرد ژمارەکەی لە 800 بۆ 1000 ماڵ دەبێتەوە. ئەمە دەبێتە خزمەتێکی باش و بەرچاو بە ئەوە.